شاخەوانێک لامان میوانە کامیشە وتومانە وەرزشی شاخەوانی یاخۆ گروپانەی کە شاخەوانی ئەنجامێن ئەمەش بێکمان بۆ خۆی کۆمەڵە سوود و تایبەتمەندی خۆی هەیە لەپاڵ ئەوەی کە بە پێڕۆشتن ئەڕۆن هەندێک شاخەوان هەوڵیاوە کۆمەڵێ لە ئەمێرەکان یاخۆ بۆ نمونەوەی کەمڕۆ لای ئێمە میوانە پاسکیلی بەکارهێناوە بوو ئەمە لەوانەیە پرسیار بێ لای ئێوە ئایا بۆ شاخەوانی پاسکیل ئەستەم نییە یاخۆ لەوانەیە گرفتە بۆ دروست ناکە ئەمەش بێکمان ئەبێ ڕاهێنانێکی باشت کردبێ و بتوانانی بە شێوەیەکی باش خۆت لەگەڵ ئەو پاسکیلێ و لەگەڵ ئەو شاخەوانیی کە هەتە بیگونجێنی تاوەکو بتوانی ئەوەی کە خۆت مەبەستە بە دەستی بێنی بێگومانە و شاخەوانە بە ڕێزەی کام ڕۆژ لامانە چۆتە سەر یەشێ لە لووتکەچیاکان کاویش چایەرە کە توانیوێتی بێگومان بچێتە ئەوێ بە پاسکیلەکەی و پاسکیلەکەشی لە ستۆدیۆ هێناویت لەگەڵ خۆیاتی و کۆمەڵ پێداویستی شاخەوانیشی پێ ئەو بە ڕێزش کاکی و عەبدولقادرە وەکو شاخەوانێک کە بە ڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای بنویان هاگیوا زۆر بەخێر بێ سڵامی باش بێ کاکیوە بەخێر بێ سەر چاو من دەستان خۆش بێ خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونێ لەگەڵەوەی کە چیتە سەر ئەو شاخی چایەر لەگەڵ لە پاڵ ئەمانە شاتۆ خۆت کارێکی ڕۆژانەش هەیە کە میشەیە ماڵین بەیەکتۆز لە دووکەڵ و ئۆتۆمبیلەکان دوورکەینەوە بۆی کە بتوانین شارەکەمان بۆ پاسکیلەکەش کە سەر کارەکەشە بەڵام بەر لێ بچینە لای کارەکە و بیرۆکەی ئەمە چۆن بوو کە بە پاسکیل بچیتە سەر و چیە بەڵێ دەستان خۆش بێ زۆر سپاس بۆم دیدارە سپاس بۆ تۆ هەڵبەت شاخەوانی خولیایە هیوایەتە ئەبێ کە لە ناختا دروست بوێ و هەوڵبەی توانە و لیاقەی خۆت لە پێشە ئامادە بکەی بەهێز بکەی بۆی کە بتوانی چالاکیەکی گەورەتر ئەنجام بدەیت هەڵبەت بۆ ئەوەی کە من پێشەویست مەسەلوتکەی چار با بڵێن تەمرینم کردووە لە شاخی گۆیژە تەمرینم کردووە ئەوە حەزم لێ بوو چالاکیە بکەم جیاواز بێ لە چالاکیەکانی ترم ئەیش پاسکیلەکەم بەرمەسەر لوتکەی چار کە پێشتر نەبرا بۆ سەر لوتکەی چار باشە بۆچی ویستت بۆ نمونە پاسکیلەکەت بەریتە سەر ئەم نوتکە چیا بەرزە بۆ نمونە ئەمە کارێکی قورس نەبوو بۆ تۆ لەو شاخ و داخە چۆن پاسکیلەکەت بردە سەرەوە هیچ بربەستێک ئاستەنگێک نهاتە بەردەم تۆ بێگومان کارەکە قورسە بەڵام تۆ ئەگەر پێشەوە خۆت بۆ ئامادە کردی بێ تەمرینت کردی بێ قورسیەکەی کەمتر ئەەکەیتەوە من لێرەوە کە پلانی ئەوم دانا کە بچمە سەر لوتکەی چایار سەعات و نیوێک ڕۆشتم تا گوندی هەناران هەیە لە ڕووکاری با بڵێن دیوی مێرگەپانەوە ساعت و نیوە پاسکیلەکەم لێ خوڕی لێوە پاشان تا لوتکات 5 ساعت پاسکیلەکەم ما بەشانما تا بیگەێنم بەسەر لوتکەی چایەر پاشان بۆ دابەزین اینجا با بڵێن دیسانەوە بە پاسکیلەکە هاتوومەتە بەڵێ هەرخۆم بەتەنیا چوو کورە زۆر جارێمە بە پێ ڕۆین بە وریاییەوە بە ڕێەکەین جاوە بە پاسکیلێش و بیت پێشتر لێەوە هین کراهێنانت کرده بوو کە لەو شوێنە بەرزەوە تووشیش گرفتێک نەبێت پێش لە ڕاهێنانم لە شاخی گۆیژە کردبوو چەندین جار با بڵێن لە ماڵی خۆمەوانە کە ماڵم لە تافگەیە پاسکیلەکەم بەلێ خوڕین بردووە تاکو و ئەکواپارکی چاڤیلان لێەوە پاسکیلەکەم ماوە بەشانمان تا سەر شاخی گۆیژە دووبارە لێەوە بەسەرکەوتن و بەلێ خوڕین هاتوومەتەوە بەرەو ناو شار و بەرەو ماڵەوەی خۆم ڕاهێنانم بۆ کردو ئامادەکاریم بۆ کردو پێشوەخت باشە ئەی بۆ نمونە لەو ڕێگایە ئەگەر چی تو باس لەواکەڵی ڕاهێنانم کردو لە چیای گۆیژە بەڵام چیای گۆیژە لەگەڵ لوتکە چیای چارە بە دڵیا زۆر زۆر جیاوازە چ بربەستێک هاتە بەردەمت تا سەرکەی بۆ چیایە هیچ شتێک نەبوویتەوە هیچ شتێنەوە بەس ماندوو بوون بوو لەبەر ئەوەی ڕووکاری با بڵێن دیوی هەناران کە ئەبێ بە نسێ خۆری لێنایە بەفرێکی زۆری تیا بوو بەڕاستی زۆر ماندووی کردم تا گەیشتماوێ ینی من 5 ساعت پاسکیلەکە ما بەشان ما هەڵبەت هەر 5 ساعتەکە هەرمووی نەڕۆشتوم پشوشم وەرگرتووە و سوکە ژەمێکیشم خواردووە میوەم خواردووە تا گەیشتومەتە سەرەوە لەبەرەوەی زۆ هیلاکی کردوم اینجا گەیشتومەتە سەر ینی بە ئاسانی بەڕاستی نەگەیشتومەتە سەر باشە بۆ ئەویست ئەو پاسکیل هەر بەریتە من لوتکە چییە؟ هیوایەتە بەڕاستی ئەو وەرزشە با بڵێن شاخەوانی خۆی سەرکێشی تایە بەشێکی سەرکێشیە خولیایە کە تۆ لە ناختا دروستە بێ ئەتەوێ شتێ بکەی جیاواز بێ بۆی هەم لە پێشە هانی خۆت بی کە بەردەوام بی و هانی هاوڕێکانی یان بینەرەکانە بی کە بتوانن بەتایبەت پاسکیل بەکاربێنن یعنی شەرت نییە پاسکیل بۆ ناو شار بێ ئەتوانی بۆ چیاش بەکاری بێنی ئەتوانی پێی بڕۆی ینی گەشتی ماوە درێژی پێ بکەی 100 کیلۆمەتری پێ بڕی بەس بەمەرجێ پاسکیلەکەت کوالیتی بێ ئەگەر لە کاتێکا باسی کوالیتی پاسکیل بکەین لەبەر ئەوەی زۆر گرنگە ئێمە کوالیتی پاسکیلەکەمان بەرز بێ بۆی هەم لە ڕێگامان دوومانەکە هەم
تووشی شکان و ئەوە نەبێ بێزان کێشی زۆر نییە و پاسکلی کە تۆ بردوتە لەگەڵ خۆتە بۆ چیا ئەبێ چێشی تۆزێ زۆر بێ ئەوە وەزنەکەی نزیکەی 15 کیلۆیە لەبەر ئەوەی خۆی ینی بگرێ لە ئاستەنگەکانە لە بەرز و نزمیەکانە لە دابەزینەکە یعنی خۆی بگرێ بەت جۆرەکانی پاسکیل هەر یەکە و بۆ شوێنی خۆی دروست کراوە شێوە با بڵێن زۆرەکەی کە بەکارێنە سێ جۆرە پاسکیلی شاخ ماونتین بایک پاسکیلی ڕێگا ڕۆد بایک پاسکیلێکیش کە شەریکە جوانیەکان لە تێکەڵەیەک لە هەردووکیان دروستی ئەەکەن هایبرێت بایک واتە ینی سوودیان لە پاسکیلی شاخیش بینی و سوودیان لە پاسکیلی ڕێگاش بینی و ڕێگا بۆ ئەوانەی زیاتر مسابقاتی پێکرێ پاسکیلی شاخ تایبەتمەندیەکەی ئەوەیە بێت زۆر بەهێز و یعنی با بڵێن وەزنەکەشی زۆر بێ بۆی خۆی بگرێ لەگەڵ ئەو دابەزین و جەمپەوە ئەوەی کە تێکەڵەیەکیش لە هەردووکیان دروست کراوە وەکو ئەمەیان با بڵێن کە تێکەڵەیەکە لە هەردووکیان با بڵێن وەزنەکەی ئەمیش هەر زۆرە چونکە بۆی خۆی بگرێ لەو بەرز و نزمیانەیە بەڵێ زۆر باشە ئەوەی کە لە وێنەکانی شابینیمان بێگومان چیاکە بەفر بوو و هەر لە پرۆگرامەکەی خۆشمانیوە بەڕاستی ژنومێردێک لە فەڕەنساوە هاتبوون یعنی چەندی وڵاتیان بڕی بوو کات نێرە پاسکیلەکانی خۆشیان نابوو ئێرە یعنی باسییان لەوە کرد کە ئەمە بۆ لایانی دەرونی خۆشیان چەنە چێژیان لەم گەشتیان کردو لە هەموو وڵاتێک لایەن ناوە ماونەتەوە بۆ باسی ئێران نەکریان نوێ ناوچێکی زۆر زۆر جوانە لە بەرەوەی کە شاختان زۆرە یعنی ئەتوانن زۆر بە باشی ئەوە گەشتەکانتان ئەنجام بن لەگەڵەوەی کە تۆ ئەم گەشتەوە ئەنجامە زۆر جارێمە شاخەوانەکان هاتوونەوەی بە پێش ڕۆشتون کە چونەتە سەر پیرە مەگنویا خۆرچیایکی کە بەرزیەکەی لەوێ دیاری کراوە وێنەیان گرتووە ئەم چیا چەند بەرز بوو لە 2100 مەتر بەرزیەتی لە ئاسی ڕووی دەریاوە ئەوە نەبەرزە باشە لەگەڵ ئەوەی ئەو بەفرە بوو خزان یاخود هیچ گرفتێ بۆ تۆ دروست خزان دووجار خزیم ینی بەس ئەوە نەبوو ینی با بڵێن زۆر عەزیەتم بە باشە ئەلبەت تۆ ئەبێ ئاگاو لە هەنگاوەکانێ بێ یەکێ لەو تایبەتمەندیانەی شاخەوانی بە تایبەت شاخەوانی ئەگەر باسێکی ئەو بەشەی بکەین ئەبێ ئاگاو لە هەنگاوەکانێ بێ یعنی تۆ وەرزشێک ئەەکەی جوڵەیەک ئەەکەی چالاکیەک ئەەکەی لە سروشتایی ئۆکسجینێکی پاک هەڵەمژی یعنی چۆنڵی خەیاڵ و مێشکە لە لای هیچ شتێکی تر نامێنێت تەنها هەنگاوەکانە نەبێ یەکێک لە تایبەتمەندیە زۆر باشەکانی چالاکی شاخەوانی هەندێک جار ناوترێ وەرزشی شاخەوانی چونکە وەرزشی شاخەوانی مسابقاتی نییە لە ئۆلمپیاتی عالەمی بەشێک نییە شاخەوانی تیابێ لەبەرەوەی مسابقات نییە ئێمە ئەگەر گروپێک بین هەمومان بەیەکەوە چینە سەر لووتکەکە ینی باسی شاخەوانی پاسکیلەکە تێکەڵ ئەەکەین ئەچینەوە شاخەوانی جاجاری نەسەر پاسکیلەکە بابەتی شاخەوانیەکە وەکو گروپ هەمووی بەیەکەوە ئەچێتە لووتکە یعنی کەس لە دواوە بەجێ نامێنێ بۆیە هەندێک بڵێن بە شێوە جیهانیەکەی ناوترێ وەرزشی شاخەوانی بەڵام ئەتوانین بۆ تاک بڵێن وەرزش چونکە لایانی دەرونی لایانی تەندروستی لایانی جەستەیت بەهێزەکە و باشترە لە زۆربەی وەرزشەکانی تر چونکە تۆ لە سروشتایەکی ڕاستە زۆر باشە ئەوەی کە ئێستا لە دیمەنەکانی شابینیمان پێشتر پێم وا بێت گەشتی شت کردووە بۆ کەرکووکی ژوای هەر بە پاسکیل چەندێکە پێچوو تا گەشتە کەرکووک 5 ساعت و 34 دقیقەم پێچوو بۆ کەرکووک 110 کیلۆمەتر بوو باشە بگومان تۆ هەمیشە دیارە هەوڵی ئەوای ئەتەوێت ڕێکۆردەکان پشکێنێتی زۆرترین بۆ نەمەودا ببڕی لە ڕێگای پاسکیلەکەتەوە کاکی وا پێم بڵێ لە کاتێکا کام گەشتت کرد بۆ یەکێک لە زنجیرە چیاکانی پیرەمەگرون چیت لەگەڵ خۆتا بردەبوو ئەو پێداویستیانی کە گرنگ بوو بێت بۆ تۆ کە لەو گەشتتا پێت بوو بێت چی و چی بوو بەڵێ ئەو پێداویستیانی سەرەتا گرنگە بۆ پاسکی سواری کڵاو بۆ پاراستنی سەرمان هەڵبەت ئەو کڵاوە بەڕاستی با من ئەوە بڵێم بۆ شاخیش نابێ ئەو کڵاوە بەس بەهۆی ئەوەی بەداخەوە کە لە شارەکەمانە پێداویستیەکانی وەرزشەکان بە ئاسانی دەست ناکەوێت بە تایبەت بواری شاخەوانی پاسکیل ئەو کڵاو بۆ ڕێگا ئەبێ پاسکیلی شاخ جۆرەکەی جیاوازە ئەبێ شانومەلیشە بگرێت لەبەرەوەی لە حاڵەتێکا لە هاتنە خوارەوە تووشی کەوتن و خزان ببی بۆی سەر و ملە پارێزراوە بێ بەڵام ئەوەی کە زەڕورە بۆ پاسکی سواری کڵاوە و دواوە تۆ بێ بۆ چالاکی شاخەوانی بێ پاسکیل بێ کۆڵە پشتێک جانتایەکی پاسکیل هەڵبەت جیاوازەوەی پاسکیلەوەی کە هێناومە 4 لیترێک ئەبێت ئەوەی کە زەڕوریاتی پاسکیلەکەی ئەبێ پمپی هەوای تیابێ لە بەرەوەی تۆ لە کاتێکە ئێستا ئەم کۆڵە پشتێک کە تۆ هێناوتە لەگەڵ خۆتە ئەوانەی تیاوە بهێنین با بزانین ئەو شتانەی کە گرنگ بێت جلوبەرگی زیاد تۆ ئەبێ قەمسەڵەیەکی زیاد پێ بێ کە قەمسەڵەکە لە جۆری گۆرتێکس ئێمە بەکارهێنین ئەم قەمسەڵەیە تایبەتمەندی وایە
با بڵێن نایڵێ هەوای دەرەوە باشە. کاریگەری لە جەستت و عرق و پلەی گرمی لەشت ئەباتە دەرەوە یعنی بەش تەوازنێکی ڕاگرتووە نایڵێ هەوای دەرەوە کاریگەری پانتۆڵەکەش پێم وایە هەرم پانتۆڵی بەڵێ بێ پانتۆڵی شاخەوانی بێت بۆ ئەژنۆکانەوە بۆ ئەژنۆکان چم بەکار نێناوەڵا بەسێ بێ بەکاری ئەبێ کاری بێنی باشە کاکیوە ساڵم کۆڵە پشتە ئەم پۆمپەی تایە ئەم دەستکێشەی تایە لەگەڵ ئەوەشیان هەر دەستکێش ئەمەشیان هەر دەستکێشانە نیو پەنجەی پێ ئەمانە بۆ گرنگە لەناو ئەم کۆڵە پشتە هەبێ ئەوە گرنگە وشتی کەش گرنگە بەڕاستی خواردنیش یان سوکە ژەمیش پێویستە تیا بێ میوەی تیا بێ سێوێکی تیا بێ من لەو گەشتەما میوەم بەکارهێنا گوێزم بەکارهێنا کونجی لەگەڵ بسکیت هەڵبەت پێویستە بە پەمپەکە بوو لەو دەشتا پێویستم پێ نەبوو لەگەڵ فلاسکێکم پێ بوو ئەوە چایتیا بوو ئەلبەت ئەوە ژێکێکە لە گرنگە یعنی لە پێداویستیەکانی بەرنامەی پاسکی لەگەر دوورمەودا بێ بە تایبەت بۆ شاخ ئەگەر تۆ لە ڕێگایە پاسکی سواری بکەی هەڵبەت ئەگەی بە دوکانێک بە شوێنێک ئیسراحەتێکی لێ بکەیت چایەکی لێ بخۆی بەڵام لە بەرنامەی پاسکی سواری بۆ شاخە تو ئەبێ شتەکان بە کۆڵی خۆتەوە بێ یعنی چۆنەڵی ماڵەکەت ئەو جانتایە ئەو کۆڵە پشتەتە ئەبێ پێداویستیەکانی تەواوی تیابێت تا پێداویستی ئەبێ پاسکیلەکەشی تیابێوەکو موادی پەنچەری چوپێکی زیایە ئەوە بەڕاستی من ئامادەم نەکرد بوو ینی ئەوە تیای نەبوو بەس ئەوە ئەگەر تووشی ئەو بووی تا چ دەکرد توش بوو وای هەڵبەتی تر ئەم هێنایە خوارەوە یان تەلەفۆنم بۆ هاوڕێیەکمە کرد بەس بۆ جاری ئایندا ڕاستیەکەی ئەم پلانانە جاری وایە هەندێک کەم و کوڕی تا دروستە بێ ئەبێ بە تەجروبە بۆ جارێکی تر ئەم شتانە بەداخەوە لێرە گرنگیەکی تەواوی پێنەدراوە ینی یانەمان نییە تۆ بتوانین لەوێ زانستەکە بە تەواتی وەرگری ئەبێ تەجروبەیکەی وردە وردە خۆت پێشخەی ئەمان لەگەڵ ئەو ئەزمونەی کە پێ تێپەڕەبی تر تۆ پێداویستەکان زیاتر لەگەڵ بەدڵنیاییەوە کاکیوە باسێکیەوە بکەین کە ئێوە لە پارچی هەواری شاری دیوارێکتان دروست کرۆ چکە ئەو دیوارش بۆ بەرزبوونەوەی خۆتان بۆ ڕاهێنا بۆ بەردەوانی بەکارێنێ گروپێکەیەکەوە بەیەکەوە کۆ بکاتەوە بتوانن ڕاهێنانەکانتان لێ بکەن بەڵێ ئێمە خۆمان گروپمان هەیە هەڵبەت چەند هاوڕەیەکی خۆشەویست لێ ڕێوسڵاوم بۆیان هەیە لە ساڵی 2010 گروپی شاخەوانی گومەمان دامەزران چەند هاوڕەیەکی کەمین ینی دەستە بژێرین بۆ خۆمان چالاکیەکەین بەناوی گروپەکەی خۆمانەوە ینی زۆر قەرباڵغ نین بەسپاسێکی زۆرەوە لە ساڵی 2021 لە 16 بە دقیقی لە 16 2021 ئێمە بە ناوی گروپەکەی خۆمان و نووسراوێکمان بۆ بەڕێز پارێزگاری سلێمانی کرد کاک دکتۆر هەڤاڵ ئەو دیمەنانەیە کە بەڵێ ئەوە پشتی دیوارەکەیە کە دروست کراوە و بەسپاسێکی زۆرەوە بەڕێز پارێزگاری سلێمانی ڕەزامەندیە بە دوو قۆناغی یەکەم 55 میلیۆن دیناری بۆ تەرخان کرد قۆناغی دووەم 25 میلیۆن دینار قۆناغی یەکەم بۆ دروستکردنی دیوارە بەردەوانیەکەیە وەکو دیارە لە سەرشاشە قۆناغی دووەم ئەوەی کامێنێتەوە ڕووناکی با بڵێن ئینارە و هەندێک پێداویستی ترسیاج و بەردەمی ئەو دیواربەندەیە تاتانی بۆ ئەکرێ ئیسفنجی بۆ دائرێ مەرجەکانی سەلامەتیشی بەڵێ مەرجەکانی سەلامەتی هەڵبەت ئەو کەسانەی لەو بوارەیە کار ئەکەن ئەبێ شارەزاییان هەبێ پێداویستەکانیان هەبێ لە بواری ئەم بواران کە پێوتێ بەردەوانی هەر سەر بە شاخەوانیە زۆر باشە کاکیوە تۆ کە ئەم گەشتە ئەنجامیا بۆ یەکێک لە زنجیرە چیاکانی پیرەمەگرون بە چون و هاتنەوە چەند کاتژمێرە پێچوو شەوت لێ بەسەر نەها بەڵێ من لە کاتژمێر نۆنیوی بەیانی گەشتەکەم دەست پێ کرد کە بەهۆی ئیلتیزامات و هەندێک کاروباری خۆمەوە لە نۆنیو دەستم پێ کرد ئەجی نەبووە باشترە هەموو ئەو بەرنامە و پلانانە لە بەیانەیەکی زووە دەست پێ بکە بەتایبەت شاخەوانی بەیان چالاکی پاسکیل کە بچی بۆ شاخ لە هەموو حاڵەتەکانە تو هەر بەیانیان زوو دەست پێ بکەی باشترەکە من لە کاتژمێر نۆنی دەستم پێکە بە سەعات و نیوێک لێ خوڕین لە سلێمانی چوومە هەناران باشە لێوە 5 سەعات تاکو چوومە لووتکە لەوێ نیو سەعات ئیسراحەتم کرد پاشان بە سەعات و نیوێک بە دیوی ئەو دێی کە پێوتێ سوورگای پێڵەن لە سەر و فەرماندەیەوەیە من بە سەعات و نیوە گەشتمەوە فەرماندەی و گەشتمەوە سەجادەی قیر ئەم توانی بە نیو کاتژمێری تر بگەمەوە ماڵەوە بەڵام بەهۆی ئیلتیزاماتی ترەوانەیە نەمتوانی گەشتەکەم یعنی تا ماڵەوە بەردەوامی پێبم نیو کاتژمێرێکیشم مابوو یعنی زۆری نەمابوو بەڵام بەهۆی ئیلتیزامات و کاتەوە من نەمتوانی ئیدامەی پێبم تا ماڵەوە لێو زۆر باش گەڕامەوە بۆ ماڵەوە بەهۆی ئۆتۆمبیلەوە گەڕامەوە هەمووی 8 ساعت و نیم پێچوو باسی شۆش بکەین کە تۆ ڕۆژانە زۆر کات پاسکیل بەکارێنی بۆ کارەکەت بەڵام
لەوانەیە شەقامەکانمان بە پێی ڕێگەی پاسکیلمان زۆرکەم بێت بەڵێ. لەوانەیە زۆر جار ئۆتۆمبیل گرفتمان بۆ دروستکە یاخود شوێنێکی تایبەت نەبێت کە تۆ پەڕینەوە هەبێ چۆن خۆت گونجانەوە لەگەڵ شەقامەکانی لێدا وەڵا ئەبێ زۆر زۆر وریابی لەبەرەوەی زۆر بەداخەوە هیچ ڕێگەیەکمان نییە بۆ پاسکیل و حکومەت کەم تەرخەمە بەڕاستی لەو ڕۆوە بە تایبەت لە خەمی وەرزشان نییە زۆر بەداخەوە هیوادارم سۆشیال میدیا و بەڕێستان ئەو هەنگاوە گەورەیە بنێن کە خەڵک وشیارکەنەوە کە حکومەت بڵێن کاکە وەرن ئەم وڵاتە هی خۆمانە ئەم خەڵکی خۆمانە یعنی بەڕاستی پێویستەکە خزمەت بکرێ پێویستەکە ئەوەی ئەگەر تاکە کەسێ بێ خولیایەکی هەبێ گرنگی پێ بدرێ ئیشی بۆ بکرێ یعنی بەداخەوە ڕێگەی پاسکیلمان نییە ئەبێ هەر ئەکەوێتەوە سەر وریایی خۆت یعنی چۆنڵێ لە ساسە تۆ ئەبێ ئەتمات کەیتە سەر خۆت تووشی شکستێ بی تووشی کەوتنێ بی تووشی با بڵێن ئیسابەیەک بی پێکدادانێ بی لەگەڵ ئۆتۆمبیلەکە بەداخەوە یعنی لایەنێک نییە پشگیری بکە هەر لایەنێک نییە لە دوجارە گرنگی پێ بە بەداخەوە خۆزگەوانە بووە بەداخەوە کاکیوە تۆ ئەتەوێت وەکو شاخەوانێک بناسرێ یا وەکو پاسکیل سوارەکە تەوێت گرنگی بە کام جۆری وەرزشکردن بواری شاخەوانیەکە چەند بوارێک لە خۆیەگرێ هەڵبەت بوارە باوەکەی زیاتر شاخەوانیە چالاکی شاخەوانی کە ئەتوانم من هەر پێی بڵم وەرزشی شاخەوانی و پاسکیلی شاخ هەر یەکێکە لە بەشەکانی شاخەوانی و بەردەوانی ئەو بوارەی کە با بڵێن ئەتوانی هەم لە چیایە لەناو چەندین ڕێڕۆمان هەیە بە سوپاسەوە کۆمەڵێک گروپی زۆر هەیە لە سلێمانیا کە شاخەوانیەکەن چەندین کەسی شارەزا هەیە لە بواری بەردەوانیا کار ئەەکەن کە پێوترێ هوەری شاخەوانی ینی کاری تەکنیکی کەەوە بەڕاستی بەجێ هەڵم بۆ کەسە شارەزاکان بەڵام من لەو بوارەشە کارەکەم بەڵام کارکردنێکی کەم خەڵکێ بەتواناتر زانستەکەی زیاترە و من حەزم لە هەرسێ بوارەکە هەیە بواری بەردەوانی بواری پاسکیل بواری شاخەوانی زۆر باشە چ پلانێکت هەیە کاکیوە لە داهاتوە بۆ منە پلانی ترت چییە بۆ ئەوەی کە وەکو ئەم جارەکە سەرکەوتی بە یەکێک لە لوتکەچیاکانی پیرەمەگرونە چ پلانێکی پلانی حەزم لێ پلانی دوورمەودا جێبەجێ بکەم 100 کیلۆمەتر بگرە 1000 کیلۆمەتر یعنی حەزم لەوە هەیە پلانم بۆ ئەوە هەیە پلانم بۆ ئەوە هەیە و حەز ئەەکەم بچمە سەر لوتکە بەرزەکان کە من 7 جار چوومەتە وڵاتی ئێران بەس بۆ شاخەوانی چووم چواریان بۆ لوتکەی دەماوەند بووە کە یەکێکیان بەرنامەیەکی ئینفرادی بووە بەتەنیا چوومەتە سەر لوتکەی دەماوەند و گەڕامەتەوە بە بەرنامەی یەک ڕۆژی پێڵێن 24 سعات و 10 دقم پێچووە لە شەقامێکی بڵێن قیری پێڵێن لە قیر بۆ قیر گەڕامەتەوە 24 سعات و 10 دقم پێچووە سێ جاری تریان چوون بۆ لوتکەچیاکانی تری ئێران سەبەلانمان هەیە عەلەمکومان هەیە لوتکەچیای تووچەڵمان هەیە پلانم هەیە تر بۆ وڵاتەکانی تری ئینشاڵڵا کات بوار با و هەم لایەنی مادیش بواربا لەبەر ئەوەی ئێمە هەموو ئەو چالاکیانەمان لەسەر جیرفانی خۆمانە و هیچ لایەنێک نییە سپۆنسەرمان بکە هیچ لایەنێک نییە دەعممان بکە بەداخەوە ئەوەش دەستە خۆش بێت سپاس بۆ تۆ بە دڵنیا چاوەڕێی ڕێکۆردی باشترەکەین دڵنیاشم لەوەی کە لە هەموو ئەو بابەتانی کاڵێبژێری وەکو ئێستار سەرکەوتووە بێ دووبارە دەست خۆش بێت سپاس بۆ تۆ هیوادارم زیاتر گرنگی بن بەم دیدارانە لەبەر ئەوەی بەڕاستی هاندەرێکە بێ ئێوە کارتان بۆ کردووە من بە شانازی ئەڵم جارێکتری بانگێشتان کردوین لەگەڵ هاوڕێکمان کاگلڵێ لەبەر ئەوە دەستان خۆش بم سپاسانەکەم زیاتر گرنگی بە بواری وەرزش بن ئێوە هەنگاوە گەورەکەتان ناو دەستان خۆش بە هیوادارم بەردەوام زۆر سپاس بۆ تۆ دووبارەمان دوو نەبێت دەستان خۆش بە زۆر سپاس بەخێر بێت